بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە بۆ خستنە ڕووی کێشە و گیر و گرفتەکانی هاوڵاتیان و تەواوی چین و توێژەکان بەهۆی کەم تەرخەمی لایەنی پەیوەندیدار وە بە دیاریکراوی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان هەر کاتە و لە هەر جێگەیەک بەشێک لە هاوڵاتیان و لە چین و توێژەکان گرتبوونەوە و ناڕزایەتی ئەنجام دەدەن و تەنانەت هەندێک کات دەگاتە ئاستی مانگرتن و داخستنی ڕێگاکان وەکو چۆن دانیشتوانی دۆڵی خەلەکان ماوەی 5 ڕۆژە یاخود زیاتر لە 5 ڕۆژە ڕێگاکەیان بەڕووی ئۆتۆمبیلی گەورە و بچووکدا داخست و ئامادەنین کە ڕێگاکە بکەنەوە. من پێم خۆشە پێش ئەوەی بچمە لای میوانەکانم هەندێک زانیاری بۆ ئێوەی بینەر پێش ئەوەی بچمە لای میوانەکانم بخەمە ڕوو بۆ ئەوەی بزانین گرنگی ئەم ڕێگایە چییە و ئەم ڕێگایە لە کەیەوە کاری تێدا کرا و تا ئێستا تەواو نەکراوە وای کردووە کە ئەم هاوڵاتیانە بۆ پەڕێنیگەرانی و بەم کەشە ساردا کە خەڵک لەوەچێ لە ماڵی خۆیان خۆی پێڕانەگیرە بەهۆی نزمبوونەوەی پلەکانی گەرما بەڵام بەهۆی ئەو خواستەیان بەهۆی ئەو نیگەرانیان کە هەیەە بە ڕۆژ و بە شەو بە سەرما وەکۆڵێ بە گەرما لە سەر شەقامەکان و بۆ ئەوەی جەخت لەو داواکاریان بکەنەوە کە ئەویش تەواوکردنی ڕێگاکەیە یەکێک لەو خاڵانە یەکێک لەو بەڵێنانەی کە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان بە دیاریکراوی کابینەینەوە بە دانیشتوانی سنووری پارێزگای سلێمانیدا بەڵێنیدا 7 ڕێگای سەرەکی لە پارێزگای سلێمانی تەواو بکایەکێک لەو ڕێگایانە ئەم ڕێگایە بوو کە ڕێگای چوارقورنە دوکانە یا خۆت ڕانیە سلێمانیە کە بە 3 قۆناغ بڕیار بوو ئەم ڕێگایە تەواو بکرێت. قۆناغی یەکەم ئەگەر باز بکەین ڕێگای چوارقورنە بۆ پردی هیزۆپە کە مەوداکەی 18 کیلۆمەترە ئەوە خۆشببختانە لە 1970 کارەکانی تەواو بۆ لەلایەن کۆمپانیایەکی تورکیەوە بوو. قۆناغی دووەمیش پردی هیزۆ بۆ خەلەکانە کە ئێستا دانیشتوانی ئەم سنوورە داوای ئەم قۆناغە دەکەن داوای هەردوو قۆناغەکە ناکەن ئەڵێ هیچ نەوێ ئەم قۆناغە کە 25 کیلۆمەتر تەواو بکرێ لە 145 کارەکانی تەواو بووە 54 میلیارد دینار بودجەی پرۆژەکەیە لە ئێستادا 26 میلیاری دیکە ماوە بۆ ئەوەی پرۆژەکە تەواو بکرێ بەڵام بەهۆی نەبوونی پارە و قەیرانی داراییەوە تا ئێستا تەواو نەکراوە و قۆناغی سێمیش کە تا ئێستا هیچ هەنگاوێکی بۆ نەنراوە خەلەکان بۆ دوکانە ئەوەش بڕیارە بە ئەو قەرزەی بانکی نێودەوڵەتی کە بڕیارە بە عێراقی بدا لەو بودجەیە بەشێکی بۆ وەزارەتی ئاوەدانکردنەوەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان تەرخان بکرێت و تا ئێستا ئەو قەرزش بە عێراق نەدرا و دیار نییە کە قۆناغی سێم کەی کۆتایی دێ. من پێم خۆشە بۆ ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێزان وێنەرانی خۆپیشاندەرە بکەمەوە بە تایبەتیش بە سوپاسەوە بەڕێوەبەری ناحی خەلەکان سەرەتا میوانەکانم بناسێنم زۆر بەڕێز کاک بڕوا عەبدوڕەحمان نوێنەری خۆپیشاندەران و کاک شاخەوان ئیسماعیل بە هەمان شێوە نوێنەری خۆپیشاندەران و بە زۆر سوپاس و پێزانینیشەوە بەڕێز کاک کامەران عەبدوڵڵا بەڕێوەبەری ناحی خەلەکان و دواتریش میوانی چوارەم و بەشێک لە میوانەکانی دیکەش بە یارمەتی هاوکارانم وەردەگرین. پێش ئەوەی بچمە لای بەڕێز کاک کامەران هەندێک زانیاری لێوەربگرین پێم خۆشە سەرەتا لە گلەیەکانەوە دەست پێ بکەین لە داواکاریەکانەوە دەست پێ بکەین. کاک بڕوا داواکاریەکان ئەو نەجدین ئێوە بەم سەرما و بەم دۆخە نەچنەوە ماڵ لەسەر شەقامەکان بەردەوام بن و ئەو ڕێگا سەرەکیە بەڕووی خەڵکادا بخەن. وەڵا بە دڵنیای داواکاریەکانی ئێمە داواکاری جددیە و یعنی داواکاریەکە ڕێگامان داخستووە ئەگەر داواکاری جددی نەبووە بەو سەرمایە ئەو خەڵکە لەبەر ئەو بارانە نەدەوەستا. ئێمە دوو داواکاری سەرەکیمان هەیە کە زیادکردنی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی لەگەڵ باشکردن و چاکردنەوەی ئەو ڕێگایە کە خۆتان دەبینن کە ماوەی 13 ساڵ زیاترە ئیشتیا دەکرێت هەروەک خۆیەتی باوەڕکە پێشەوەی کە ئیشی لەسەر بکرێت پێشتر باشتر بە چونکە ئێستا زۆر شوێنی هەرتێک چوە ینی چەندین حادیسە کە ڕۆژانە دروست دەبێت لەبەر ئەوەی ئیشی تێدا دەکرێت و چاڵ و چۆڵی دروست بە قاراغی جادەکان بەرز و نزمی لێ دروست بە چەندین ڕووداوی دڵتەزێن ڕوودەدا لەو ناوچەی ئێمە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە قسەتان کردو و ئێمە بەردەوام قسەمان کردەوە پێشتریش چەند جار خۆپیشاندانمان کردووە بەڵام تا ئێستا کەس گوێ لێ نەگرتووینە کەس ئاوڕی لێ نەداوینەتەوە. ئێمە بەردەوام دەبین تاوەکو ئەو دوو داواکاریەمان بۆ جێبەجێ دەکرێت. دوو داواکاری ینی سەرەتایی و ئاساییە لە هەموو شوێنێک ڕێگاوبان پێویست ناکە خۆپیشاندانی بۆ بکرێت بەس بەڕاستی بەداخەوە لێرە ڕێگاکە ینی بە ڕێگای مەرگ دەناسرێ ڕێگایە کە شارڕێگای کوردستانە کە چوار پارێزگا بەیەکەوە دەبەستێتەوە دوهۆک و هەولێر و سلێمانی و هەڵەبجە هەمووی لەسەر ئەو ڕێگایە هات چۆ دەکات. داواکاری ئەمە تەنها داواکاری دۆڵی خەلەکان و ئەو گوندانەی دەوروبەرینە داواکاری هەموو کوردستانە یعنی پێویست بە هەموو کوردستان پشتگیری ئەمە بکات چونکە خەڵکی شارەکانی تریش لەو ڕێگا دەبنە قوربانی. لە ماوەی ڕابردوودا ئێوە هۆژاریتان دا و بەلایانی پەیوەندیدار کە ئەگەر بێت و ڕێگاکە کاریتیان نەکرێ ئێوە گربوونەوە ئەکەن ڕێگاکە داخەن
بەڵێ ئێمە پێشتر ئاگداریمان بڵاو کردێتەوە کە خۆپیشاندان دەکەین ڕێگاکەدا دەخین پێشتر کە ڕێگاکەمان دانەخستۆ بە تەواوی بەس تەنها ڕێگای بار هەڵگرەکانمان داخست بوو ڕێگای سیارەی بچووکە بوو 72 ساعت مامۆڵەتدا بە حکوومەت کە نێتە سەرخەت و جوابی داواکاریەکانمان نەداتەوە ئێمە ڕێگاکە بە تەواوی قەتع دەکەین ئەوە بوو کە حکوومەتیج گوێی لە داواکاریەکانمان نەگرت و ئێمەش بە تەواوی ڕێگاکەمان داخستووە پێشمان ناخۆشە بەڕاستی کە ڕێگامان داخستووە چونکە ڕێگای هاونیشتیمانیان خەڵکی خۆمانە بەڵام بە ناچاری کە ڕێگاکەمان داخستووە چونکە بە چاوی خۆمان ئێمە ڕۆژانە کەس و ئازیز و خەڵک دەبینین کە دەبێت بە قوربانی لە بەردەمان ئێمە خۆمان تەرمەکان هەڵدەگرینەوە کە دەبرێن بۆ خەلەکان دەتوانن لە خەسخانەی خەلەکان ئامار وەربگرن کە ساڵانە چەندین قوربانی هەیە لەو سنوورە بچووکە لە بێستانە تاوەکو دەگاتە خەلەکان. دەستخۆش دۆست کاک شاخەوان ئێوە تا چەند ئومێدتان هەیە بەوەی کە دەسەڵاتداران بەدەم داواکاریەکەتانەوە بێت؟ وڵای ئێمە هیوادارین داواکارین لە حکوومەتی یاریمی کوردستان کە بێنە سەرخەت و بۆی ئەم خەڵکە بچێتەوە سەر ئیشوکاری و کاسبی خۆی و چکە بەڕاستی کە ئێمە و جادەیەمانگرێت کۆمەڵە خەڵکمان لە ئیش کردووە بووینە بارگرانی بۆ هەموو خەڵکیش بەڵام ناچارین ئێمە لە ناچاریان دەبێت بەردەوامی تا و کاتی حکوومەت دێتە سەر خەت و شتێکمان بۆ دەکات. کاکەمەرا من پێشەوەی بێمە لای جەنابیشت لەگەڵ بەڕێوەبەر کاک محەممەد جەلی بەڕێوەبەری گشتی ڕێگاوبانی سلێمانی قسەم کردووە ئەوان باسییان لەوەکە بەڕێز بەڕێوەبەری ناحیە خەلەکان لە کۆبوونەوەیەکە بەشدار بووە کە سکرتێری جێگری حکوومەت و جێگری پارێزگار بەشدار بوون پێم خۆشە لە زمانی جەنابتەوە باسمان بۆ بکەی کە لایانی پەیوەندیدار چێڵێ. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ گرنگیدانتان بەم بابەتە دیارە ئەوەی خەڵکی هێناوەتە سەر ئەم جادەیە خەمی ئەمانە جددیەتی ئەمانە دلیلە لەسەر جددیەتی ئەمان لەسەر داواکاریەکانن کە داواکاری ڕاست و ڕەوان و جێبەجێکردنیشیان زۆر ئاسانە بۆ دەسەڵاتدارانە گەربیانەوە بەڕاستی. ئێمە لە ڕۆژی پێنجشەمە لە نووسینگە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەمان هەبوو بەڵێ جێگری پارێزگاریشمان لەگەڵ بوو ئەوان راپۆرتێکیان خستە ڕوو راپۆرتەکە هی بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبانی سلێمانی بوو بەپێی ئەو راپۆرتە بێ بەڵندەر زیاتر سلفەی ڕاکێشاوە لەو کارەی کە کردوێتی واتە کاری کەمتر کردو و پارەی زیاتری بۆ خەرج کراوە و ئەم پارێش پێشتا ئاماژە بۆش بکەم کە لە سەردەمی کابینەی پێشوودا ئەم سلفەیە خەرج کراوە معلومی هەموو لایەکە کە مقاول کاتێک کارێک جێبەجێرەکە ئیشی مقاولات بە پێی ئەعمالی منجەزەیە واتە بێ کارەکە بکە ئەنجا سلفەی بۆ خەرجکەی بەقەدەر کاری ئەنجامدرا و سلفەی بۆ خەرجکەی و پێشینەی بۆ خەرج بکەی نەک ئەوەی پێشەکی پارەکەی بیتە. ئێستا ئەمە بۆتە گرفتێک بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە نووسینگە بەڕێ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێیان ڕاگەیاندین کە لە یەکشەمەوە واتە لە سبەینەوە کۆمپانیای جێبەجێکار بانکێش دەکەنەوە کە پێویستە بەقەدەر پارەی زیادوەرگیرا و کاریان بۆ بکە و ئەگەرنا ئیجراعەتی یاسایی دەکەن. کاکەمەران لەگەڵ وەکوتم بەڕێوەبەری گشتی ڕێگاوبان قسە و باسی لەوە کرد ئێمە تەنیا کێشەمان پارە نییە. بەڵێنێک هەبوو لەوەی پارەتان پێ بدرێت؟ ئەمە ڕاستە چونکە پرۆژەکە هەیە دیزاینەکەی هەیە کۆمپانیاش ئامادەیە لێرە ئێستا ئامادەیە ئەم پرۆژەیە دەست بەکار بێتەوە بەڵام گرفتەکە لەوەدا کۆمپانیا داوای پارە دەکا ئێستا بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی ژەڵە پارەی زیادی بۆ خەرج کراوە ئەبێ ئەم کێشەیە حەل بکرێ یعنی ئەمە حەل بکرێ بە بڕای من ئەم کێشەیە بەو شێوەیە حەل دەکرێت دەبێ کۆمپانیا بێنیتەوە وردە ئیشی پێ بکەیت و کەمکەمیش سلفەی بۆ خەرجکەی بە نسبەیەک لێ ببڕی ئەو پارەیە تا ئەو کاتەی ڕێک دەبێتەوە بابەتەکەت بەڵام ئێستا ئەوەی کە بتێوێت کۆمپانیا ئیشت بۆ بکە بە 4 ملیار ئیشت بۆ بکە و سلفەی بۆ خەرج نەکەی بەڕای من ئەمە شەرتێکی تعجیزیە ئەمە وارەکە کە پرۆژەکە بوەستێ کە بۆ تەواتی بوەستێ و کارەکان پرۆژەکە نەچێتەوە سەر بواری جێبەجێکردن. کاکەمەران ئێوە وەکو لایانی پەیوەندیدار چەندین جار نووسراوتان بەرز کردوەوە و داواکاریتان کردو بۆەوەی ئەم ڕێگا بکرێت یا مانوو بوون ئەو نەتان داواکاری ئەمە تەنها داواکاری خەڵک نە داواکاری ئێمەشە ئەمە کێشەی دام و دەستگاکانیشە کێشەی ئیدارەی ناوچەکەشە ئەم ڕێگایە ڕێگایەکی استراتیژیە نێوان پارێزگاکان و نێوان ئیدارەی ڕاپەڕینیشە لەگەڵ سلێمانیە ئێمە بەردەوام داوای ئەوەمان کردو بەڵام ئەم پرۆژەیە پرۆژەیەکی وزاریە پرۆژەی ئیدارەی مەحەلی نییە پرۆژەی ناحیە و قەزا و پارێزگا بەڵام وەکو داواکاری بەرزتان کردوێتەوە ئەم پرۆژەیە خۆی جێبەجێرەکە خۆشی سەرپەرشتی و چاودێری جێبەجێکردنی ئەم پرۆژەیە دەکات فعلەن لە ڕابردووە خەمساردیەکی زۆرە بووە بەرامبەر ئەم پرۆژەیە ئەبایە زووتر ئەم پرۆژەیە جێبەجێ بکرایە
ئێستا لە خەڵک شاراوە نییە خەڵک ئەزانێکە داهات هەیە خەڵک ئەزانێکە پارە هەیە بەڕاستی خەڵک ئەزانێکە موچە بەغا ئەیدا داهاتی ناخۆ چەند قات زیادی کردووە نەوتیش ئەفرۆشرێ خەڵک ئەزانێت کە پارە هەیە بەڕاستی ئەنجا داواکارێکەش قرس نیە 25 بۆ 30 ملیارد دیناری ماوە ئەم پرۆژەیە بۆ ئەوی جێبەجێ بکرێ ئەم خەڵکە لەم مەینەتیە لەم نەهامەتیە ڕزگار بکرێ ئەم هەموو ڕووداوە نەخوازراوە ئەم هەموو پێکدادانەی کە ڕۆژانە لێرە ڕوو ئەدا بۆ ئەوەی ئەمە کۆتایی پێبێ خەڵکی ئەم ناوچەیە شایانی ئەوە نین بەم شێوەیە عەزاب بدرێن تکای ئێمە ئەوەیە کە چیتر با خەڵکی ئەم ناوچەیە نەڕەنجێنین با چیتر ئەم خەڵکی عاجز نەکەین ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت و دەست بکرێتەوە بە جێبەجێکردن دەستان خۆش بێ بە دڵنیاییەوە وەکو جەنابەت ئاماژت پێدا ئەم بڕیارە ئەم هەوڵە لە سەروی دەسەڵاتی جەنابتان و تەنانەت بەڕێوەبەر ناحیەکانی شەوەیە بەڵام ئەوەی کە هەیە کاکامەران ئێوە لە ماوەی ڕابردوودا ئەو نیەتەتان بینیوە بۆ ئەوەی کە بەدەم داواکاریەکانتانەوە بێن یاخۆ جدیبوونیەکتان بینیوە لەلایەنی پەیوەندیدار طبعا لە 16 و حەڤەی نۆی 2024 چەند مانگێک 4 مانگ پێش ئێستا بوو بە هەمان شێوە لێرە خۆپشاندان کرایەوە بە هەمان میکانیزم هەمان خەڵکی دۆڵی خەلەکان ئەو وەختە لەژنە فشاری خۆپشاندەرانە بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە هاتە سنوورەکە ئەو وەختە کۆمپانیایان ڕاستبار بە دووبارە دەست بەکار بوونەوە کۆمپانیان دەستی بەکار کردەوە لە 12دا دەستی بەکار کردەوە کۆمپانیا بەردەوام بوو لە کارکردن نزیکی 250 ملیۆنی خەرج کردووە لەو ڕۆژەوە تا نۆی 12 بەڵام لە مانگی 12دا کۆمپانیا خۆیان سەردانی بانقی ئاڵای هەرێمیان کردووە بۆیان دەرکەوتو کە هیچ تەرخانکرابێ بۆ ئەم پرۆژەیە نییە بۆیە کۆمپانیای یاداشتەکان بۆ ئێمە هێنا و کارەکانیان ڕاگرتەوە ئەگینا فعلەن وەختە نیەتی جددی هەبوو بۆ دەست بەکاربوونەوە بەڵام لەبەرەوەی ئەم پرۆژەیە پارەی بۆ تەرخان نەکراوە تەخسیساتی نییە ڕۆژەکە لە ئێستادا ڕاگیراوە واتە ئێوە تا ئێستاکێ وەڵامێکی جدیتان وەرنەدوتووە ئەم خۆپشاندانەی کە ئێستاش دروست بۆتەوە چەند ڕۆژێکە فعلەن زەختێکی دروست کردووە بە ئومێدین کە جێبەجێ بکرێت بە ئومێدین کەم پرۆژەیە بکەوێتەوە مامۆستا بڕواگیان ئێوە بڕیارتان داوە کە بەردەوام بن لەسەر داواکاریەکانتان تاوکاری جێبەجێ دەکرێت لەسەر مانگرتنە ئێمە بە دڵنیای بەردەوام دەبین تاواکو ئەو دوو داواکاریەمان بۆ جێبەجێ دەکرێت بەڵام حەز دەکەمە ڕوونکردنەوەی بدەم ئەو خۆپیشاندانە خۆڕزکە پشگیری هیچ حیزبولایەنێکی لەگەڵ نییە ینی ئێمە کەس هیچ گروپ و دەستە و تاقم حیزبێک خۆی نەکا بەخاوەنی ینی گروپێکی خۆڕزکین کۆمەڵی خەڵکی دڵسۆزی ناحیە خەلەکان و گوندەکانی دەوروبەری و گوندیکانی وتمان و ئەوانە ئێمە بەیەکەوە لێرە بەردەوام دەبین تاوەکو ئەو دوو داواکاریەمان بۆ جێبەجێ دەکرێت چونکە ئەگەر حکوومەت مەبەستی بێ بەڕاستی جێبەجێکردنی ئاسانە ئەو تانکەرانەی کە ڕۆژانە نەوت بێرە دادەدزن تەنها داهاتی یەک مانجی کۆ بکرێتەوە هەموو ڕێگاوبانەکانی کوردستان دەتوانێت نەوەک بکرێت بە دووساید پێی دەکرێت بە 4 سایدیش نەوەکو ئەو ڕێگایە کە شاڕێگای کوردستانە ڕێگای تریشی پێچاک دەکرێت بەڵام بەداخەوە ئەوان ئەو نەوت و داهات و سەروەت و سامانە دەدزن کەس نازانێت بۆ شوێی دەبن جگە لە نەوت داهاتی ناخۆ خاڵە سنووریەکان گومرگ و داهاتی بەڕێوەبەرهاتی هاتچۆ ئەوانە کەس نازانێت تەنها بۆ ژیرفانی حیزبە ئەگەر مەبەستیان باشکردن و چاکردنی ئەو ڕێگایە و زۆر خزمەتگوزارێکی تریش ئاسانە بۆ حکوومەت کاک شاخەوان ئێوە دانیشتوانی چەند گوندن کە بە تایبەتی خۆی ناحی خەلەکان و حەفدە گوندین ئەممان کۆبوونەوە لێرە بەیەک دەنگ و بەیەک ڕەنگ بەردەوامیش دەبین تاکو حکوومەت دێتە سەرخەت و جاوی داواکاریەکانمانداتەوە بۆشمان جێبەجێ دەکات نەک بە بڕیارێکی چکە لەبەرەوە ئێمە پارە و کاتانە خۆپیشاندانمان کرد لەلایەن حکوومەتەوە نوێنەریان هات کە بڕیاریاندا بە زووترین کات ئیشەکانمان بۆ جێبەجێکەن بەڵام هیچ بڕیارێکیان نەداعنی هیچ شتێکیان بۆ نەکردین لەسەرەوە ژێمە و سەڵاتی سەرێک ڕێگاکانمان گرتووە چاوەڕوانیش دەکەین حکوومەت بێتە سەرخەت ئەگەر حکوومەت نێ سەرخەت ئەگەر تا چەندی کەش بێ ئەمە بەردەوام دەبین لێرە چۆڵی ناکەین بابەتی کارەباکە لە ناوچەکانی تر خراپترەوە ئەو لەبەرەوەی ناحی خەلەکان هەمووی گوندەکانی بە ناحی خەلەکانیشەوە ئاوی خواردنەوەمان ئاوی سەرەکیمان بیرە لەبەرەوەی کە کارە باشمانیە دەبێت ڕۆژانە بە گاز و ئەو شتانەکەین لە سەمەسرەفی خۆشمان لە سەمەسرەفی حکوومەتیش نییە چکە لەبەرەوەی سا من وەکو خەڵکی گوندیکانوتمان ساڵانە 1 لیتر گازم ناداتێ بۆ بیرەکانم دەبێت لە سەرچی خۆم قورسایی بخەمە سەر هاوڵاتی گازی پێ بکڕم بۆ دابیکردنی ئاوەکان کاکامەران ئەم تا ڕادێ بێ متمانەی ئێمە ترسی نییە لەوەی کە تەنانەت تا نوێنەرانی خۆپیشاندران دەڵێن تا تەواو دڵنیانە بینەوە ناچینەوە ماڵ ساڵانی ڕابردوو خۆپیشاندانمان کردو هەڵم نەکردو ساڵی ڕابردوو دووجا خۆپیشاندان کرا ئەم بێ متمانەی ئێمە ترسی دروست ناکە لەوەی کە ئەرکەکە لەسەر ئێوە قورستر بێ
ئێمە بە ئومێدین زووتر وەڵام بدرێتەوە ئێمە لە بەیانی هەوڵەکانمان بە دوواداچوونەکانمان بۆ ئەم بابەتانە و بۆ داواکاری خۆپیشاندەران دەست پێ دەکەینەوە بەنسبەت ئەو کارەبایەوە کە باسییان کرد فعلەن ڕاستە ناحەی خەلەکان بە بەراورد بە ناوچەکانی دەوروبەری ئەو حسە کارەبایی کە هەیە کەمە ئێمە ئازانی کە لە سەرتاسەری کوردستان کێشەی کەمی کارەبا هەیە بەڵام ئەو کەمە کارەبایی کە لەبەر دەستی شایە بە عەدالەت دابەش ناکرێت جیاوازی هەیە لە نێوان ئێرە و شوێنەکانی ترا مەسەلەن ناحی خەلەکان سەر بە قەزای دوکانە قەزای دوکان 24 سعات کارەبایان هەیە پیرۆزیان بێ حەقی خۆیان بەڵام ئێرە کارەباکەی لە دوای شواری ئێوارەوە دێتەوە دوای 12 شەو دەبڕێ یعنی ناگاتە سەعادێت پیرەمەگرونە جیاوازە بازیانە جیاوازە لێرە چەمچەماڵە لێرە جیاوازە پێنجوێنە لێرە جیاوازە یعنی خەڵک ئەم جیاوازیانە ئەبینێ ئەم نەعەدالەتیە ئەبینێ یعنی دایرەی کارەبا خۆشیان ئینکاری لەمە ناکەن خۆشیان ئەزانن کە فعلەن ناڕێکیەک لە دابەشکردنەکەدا هەیە ئێمە لە کۆبوونەوەماندا لە ڕۆژی پێنجشەمە لە نووسنگەی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران باسی ئەم خاڵەمان کردووە جەختمان لێ کردوێتەوە بەڵێنیان پێداوین کە پێداچوونەوە بە خشتەی دابەشکردنی کارەباکەدا دەستان خۆش بێ کامێرەمانی هاوکان یارمەتی دەربێ پێم خۆشەوەکو هەوڵاتی قسەیەکمان بۆ بکەی زۆر باشە جەناب تاوەکو هەڵم نەکردوتان لیوای خانەنشینیشن پێمان بڵێن چی وای لە جەنابتان کردو بەم نیگەرانیەوە ئەم بڕیارە بن کە بێنە سەر شەقام و تا چەند ئەم ڕێگایە بۆتە هۆکاری ڕووداوی نەخوازراوی هاتووی لێ بکرێت بەڕاستی ئەم ڕێگایەکی سەرچیە و استراتیجیشە ئەبینی هەموو محافظەکان هەتاکو ئێستا ئەو ئەشیا و کەلوپەلەی کە لە تورکیاوە دێ وەکو ترانزیت بەسەر ئەم ڕێگایە داتێپەڕە بێ ئەبە زووتر بیر لە ڕێگای خەلەکان بکەنەوە بە تایبەتی ڕێگای خەلەکان ڕێگایەکی سەرچیە ئێمەش وەکو دانیشتوانی خەڵکی خەلەکان و کە من بۆ خۆم لیوایەکی خانشینم تەقانەوەدا ئەگەم لە ئیداری و ئیشی ئیداریەکان نە ئەوەندە ئاگەمان لە پێشەوە لە جەبەکان ئەوانە بوو بەڵام ئێستا ئێمە وەکو تاکە کەسێک وەکو فەردێک لە دۆڵی خەلەکان تەمان من هاوپشتی ئەو کۆمەڵانی خەڵک دەکەم دێم لەگەڵیان ڕاوەستم و لەگەڵیان بووم هەموو ئەرک و ئازارەکانی ئەوانیش ئەخەمە سەرشانی خۆمان و لەگەڵیان دەبین هەتاکو هەموو ئەو داواکاریانەی کە خەڵک و جەماوەر هەیەی جێبەجێکرێ ئەو داواکاریانە خۆ داواکارێکی ئەوەندە گەورە نییە بڵێ ینی ئەبێ 25 کیلۆمەتر چ بێ کە قیڕی بکەیت باشە یان 25 ملیارد چی ئەگەر دابینەکەی هەر وەکو پێشتر ئیشارەتم پێدا بۆ ئەبێ سەرۆکی حکومت بێ جیاوازیەکی زۆر گەورە بکە ئەم دوو سایدەی هەولێر بۆ کۆیە 560 میلیارد دابین بکە بەردی بناغێدا بنێت و دەست بەکار بێت ئیشی تێدا بکرێت بە گوژمەی تقریبا 560 میلیارد باشە 25 میلیارد ئێرە بۆ سەرف ناکرێت ئەوە چەندە لە 2012 تاکو ئێستا تاکو ئەم لەحزەیەش یعنی بەس وعد دەدەن و پەیمان دەدەن و وعد و پەیمانەکانیشان هەتا سەر نییە و جێبەجێ ناکەن و بۆیە ئەو خەڵکەش بەڕاستی موچە نییە ئاو کارەبان نییە هەرچی پێداویستە مەسەن بڕۆ خەسخانەیەک شتێکی وای لێ نییە کە هەن بەڕاستی ئینتیمای نیشتمانیان نێشت ئەم دەسەڵاتە خزمەتی ئێوە کردان ئەو خەباتی ئێوە کردان بۆ ئەمە بوو نەوەڵە بۆ ئەومان نەکرد بۆ ئەمان کرد تاک بەتاچی کۆمەڵانی خەڵکی کوردستان لەبەری بەحەسێتەوە و خۆشگوزەرانی وەکو باقی وڵاتانی تر ناوەڵە بۆ ئەومان نەکرد لە هینە لە حکومەتەکەی پەشەمان نین بەڵام لە بەڕێوەبردنی دەسەڵاتەکەی و لە سیستەمەکەی زۆر نیگەرانین و خۆزگەواش نەبە خۆزگە ئێمەش دڵمان لیان نەیەشا بە دەستان خۆش بێ مامۆستا جەنابی وەکو هەم گەنجێک هەم خۆپیشاندەرێک لە خزمەت تابین پێمان بڵێ ئێوە تا چەند نیگەرانن لەو دۆخە و لە ماوەی ڕابردووشدا چەندێک لەگەڵ لایەن پەروەردگارەکاندا قسەتان کردووە بێهیوایان کردو بەڕێزی دەستان خۆش بێ کە وەرکەتان کێشا ماندوو بوون بەخێر بێن کات بەڕێزم وڵا ئێمە ئەوە جاری دووەمە ئەو خۆپیشاندانە دەکەین بڵێن ئێمە نەدژی هیچ کەسێ لایەنێک دەستمان بۆ خۆپیشاندانە کردووە نەدژی هیچ حکومەتێکیشین بەڕاستی ئێمە کە ئێستا ئەو ڕجادەمان گرتووە زەرمەندی یەکەم بۆ خۆمانی لەبەرەوەی چەندین مەدعەممان وەستاوە بازار و شتمانەم وەستاوە کە هاوڵاتێکە بینم دێ لە دوی ساترەکە دەوەستێ و دەگەڕێتەوە جەرگم کزە دەکات بەڵام ئێمەش هیچ چارێکمان نەماوە
یعنی چەند ساڵە ئەوە لە 2013 ئێمە داوا لە حکومەت دەکەین کە ئەو زیادە بە دوو سایت بکات چاچی بکە لەبەر ئەوەی بە حقت یعنی سیمایەوەی پێوە نییە ئەتوو ڕێگایشی نیە و دەوڵەتێکاکە لە ئیبراهیم خەلیلەوە هەتا دەگاتە خانەقین هاتوچۆی لەسرە یعنی بەڕاستی شوورەیە بۆ حکومەتێکە نەتوانێت 27 کیلۆمەتر لە ماوەی 12 ساڵ بە دوو سایت بکە یعنی شتێکی ئەوەندە قرس نییە ئێمەش کاکە نوێنەری حکومەتی دژی حکومەت نین حکومەتی خۆمانە بەڵام داوا لە لایانی پەیوەندیدار دەکەین بە ئەرکی خۆیان هەستن گوێ لە داوای ئەم خەڵکە ڕاگرن کاکە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان دەکەن ئێمە لێرە بەڕێزی کا کامەران بابەتێکی باسکرم هاوڵاتیە کە پەخستنی چێشخانەکان و جوڵەی بازرگانیە ئەمەش دووبارە زەرێکی ترەکە ئێوە ناتانێەوە زەرەرەبن بە ناچاری ئەم هەنگاوە نێراوە کە ئەم ڕێگایەدا بخرێتەنان لەوچێ بەشێک لەوانەی کە لێستا ئیشان لەما خۆیان کاسبکاری هەر خەلەکان و ئەم منتیقەیە بن بەڵام بەهۆی گرنگی بابەتەکەوە هەمووی لەو بەرژەوەندیە تایبەتی خۆی لایداوە بۆ بەرژەوەندێکی گشتی بەڵێ ڕاستە طبعا ئەم ڕێگایە خەمێکی گەورەیە خەمێکی قوڵە کێشەیەکی گەورەیە بەڕاستی ئەم ڕێگایەکی ڕوبەڕووە وەک ئەیبینی یەکساییدا بەهۆی تەنکەر و باڕهەڵگرەکانیشەوە لۆدێکی زۆری کەوتۆتە سەر ڕۆژانە شاهیدی ڕووداوی زۆر دڵتەزیێن و جەرگ بڕین ئێمە لێرە لە ماوەی ساڵی 2024 زیاتر لە 7 کەس لێرە بۆتە قوربانی بە مردون و بریندارەوە زیاتر لە 24 ڕووداوی هاتوچۆمان هەبووە لەم سنوورە ئەمە لە ساڵی ڕابردوویان بەڵێ بەس لە ساڵی ڕابردووە بۆیە ئەمە بەتا ڕێگای مەرگە قوربانی بە بەرژەوەندی خۆشی بدا قوربانی بە مەسلحەت و بەرژەوەندی خۆشی بدا بێژ دەست بداتە دەست ئەم خەڵکە و لەگەڵ ئەم خەڵکە هاتوونە سەر ئەم جادەیە و خۆپشاندانیان کردووە بەم سەرمایە و بم بارودۆخە خرا کاک شاخاوەلەوە چێ زۆر ماڵ هەبێت لە سنوورەکە کە قوربانی هەبێ یان مناڵی یان کەسێکی ئایا بریندار بوو بێ ئایا گیای لەدەستدا بێ لەوە چێ لە زۆربەی ماڵەکانە قوربانی ئەم ڕێگایە هەبێت ئێمە هەر وەکو گوندی کانێوتمان لەوەی زیاتر لە 15 کەسمان هەبێت تاکو ێستا لەم حادسێم ڕێگایە گیانی سپاردووە جگە لەوەی کە زۆر بەمان کەمەندان بووە ئەو نەخۆشی ژێر پەنجەمان زۆرە بۆ هۆی دووکەڵی ئەم تەنکارانەوە ژینکەمان زۆر پیس بووە ینی بەڕاستی لە هەموو ڕێکەوە بێزار بووین ینی هیچ ئەمە لێک نەماوە بە ڕۆژ و شەویش لەسەر شەقامەکەن وانە بەڵێ بە دڵنیاییەوە لەسەر شەقام دەبین تا و کاتەی حکومەتێتە سەڕێت و شەکانمان بۆ جێبەجێ دەکات کاک شاخاوەمە دووبارە دەلالەتە لەوەی کە ئێوە متمانەتان بەدەسەڵات نییە لەبەرەوە ناگەڕێنەوە ماڵەکانتان ینی ئەوە نییە بڵێن خۆپشاندانەکەی نۆڕێنەوە ماڵی ساوای لاتوە متمانەکە و نەکەم بۆتەوە ناچار بوون بەمانەوەتان لەسەر شەقام و داواکارێتان بچەسپێن بەڵێ ئێمە لەبەرەوەی ئەمە مارەسەمانەیە لە وەزعا لەبەرەوەی جاری تر ڕێگامان گرتووە زۆر قەرار و بڕیاریان داواییان جێبەجێ نەکردووە هەتاکو و بڕیارەکەی بە 100% نەزانین جێبەجێ دەکرێت ئێرە چۆن ناکەین و ناڕۆینەوە وەکو نوێنەری خۆپشاندەران ئەو گرفتانەی کە ڕۆژانە ڕوبەڕۆتانە بێتەوە کە ژمارێکی زۆر خەڵکیت ئەگەڕێتەوە ناچارە بێ بگەڕێن چۆن لەگەڵ تەفاهومەکەن بەوەی کە ڕێز لە بڕیارەکەی ئێوە بگرن و ئەو باجەبن بگەڕێنەوە چکە لە دوکانەوە تایە نەخەلەکان مەسافەیە کە دوای بناچای بگەڕیان بە پێچەوانەوە لێرەوەیان گێڕنەوە لە کۆیەوە بڕۆن ئەمە چۆن ڕۆژانە معالەجەیەکەن وڵای ئەمە پێشەوەی ڕێگاکە دابخین ئاگاداریمان بڵاو کردێتەوە کە لە فلان بەروار و سعاتە کە ڕێگاکە بە تەواوی دادەخین خەڵک ئاگادارە بەس خەڵکەیە کەنا ئاگادارە دێ زۆر کەسێ دێ دەستخۆشیمان لێ دەکات چونکە ئێمە داوای مافی ئەویش دەکەین ئەویش لەسەر ئەو ڕێگایە دەڕوا وەکو ئێمە ئیشی بە ڕێگاکە دەبێت خۆتەنا ئێمە ئەو گوندشینانە و ناحەی خەلەکان بەو ڕێگای هاتچۆ ناکەین زۆربەی خەڵکی کوردستان لەو ڕێگایەوە تێدەپەڕێ هاتچۆ دەکات خەڵکیش زۆر جار تووشی دەنگە دەنگ و ئەوانە دەبین بەڵام بە قسەی خۆش و بە هێواشی دەیگەڕێینەوە چونکە ڕێگای بەدیل هەیە لە شوێنێکەوە دەتوانێت هاتچۆ بکەن لە ساڵی ڕابردوودا دووجا هەڵم لە خۆپشاندان کرا وەڵام نەبوو چی بوو بابەتەکە وەڵا بەس بە بەڵێنی ناڕاست و ئەوانە خەڵکەکە ڕۆیشتۆتەوە ژوورەوە بەڵام ئەم جارە بڕیاری کۆتاییمان داوە ئەگەر تاوەکو بەجددی حکومەت نێتە سەرخەت بەڕاستی ئێمە ڕێگاکە ناکەینەوە کۆتایی بە خۆپشاندان ناهێنین دەستان خۆش ژمارەیەک هاوڵاتی لێرن پێم خۆشە فەرمو ئەمە مایکێک لە قسمەتە پێشەکی بەخێرهاتنتان دەکەم بەخێرهاتنی سەرجەم میوانە بەڕێزەکان دەکەم بە جەنابی مدنی حەو کاک فەیسەلیشەوە یەک پەیام هەیە بۆ هەموو ڕاگەیاندەکان بۆ هەموو کەناڵەکان ئەو خۆپێشاندانەشی خۆڕسکە سەر بە هیچ لایەن و گروپێکی نییە بۆ هەموو ئاگاداریتان ئەو خۆپێشاندانە خۆڕسکە لە مەدەنیەوە دروست بۆ سەر بە هیچ گروپ و لایەنێکی نییە کەسی نەیکاتە لایەنی خۆیەوە چی وای لێ کردو ئەو نیگەران بن لەم ڕێگایە یعنی تەنانەت ئەوەی بە دوواداچوونم کردووە کا کامەران 2 مەتریش
ئەندازەی شقامە کۆنەکە شقامە یەکسایدەکە کەمترە لە شقامی یاسایی واتە مەودای پانێکەشی کەم مەودای پانی شقامەکەش وەکوترانە ستاندار نییە تەنانەت ئەو شقامە کۆنێک هەیە ئەمەش گرفتێکی ترە بەڵێ فعلا ڕێگاکە کۆنە ڕێگاکە ڕێگای سەدەم حوسێنی خۆ ساڵی ڕابردووە یعنی بۆ سەدەی ڕابردوو سەدەی ڕابردوو ئێوە ڕۆژانە بەرکەوتنتانی هاتووەکەم بەم شقامە ڕێگایەکی تەواو ناخۆش و ئەوەی وانە بەڵێ ئەو گرفتانە چین مەسەلەن ئەوە یەکسایدیەکەیە بەرتەسکیەکەیە چاڵ شۆڕیشی تایەتەنان تەمە تێداتەوە جادەکە لە بەچای خۆتەوە خۆ جادەکە پێی ناکەم من برم ئەو جادە ئەوانە ئەوەی کە پێیدا ڕێگای پێیدا ڕۆژ پێ دەزانێ ڕێگایکی مەرگە و ڕێگایکی چۆنە هەموو کە دەزانێ و ڕێگایکی چۆنە ئێمە کە هاوارمان لە هێستاوە لەسەر دو سایدەکەی دەمانەوە دو سایدەمان بۆ تاوەکەن لە کۆڵ ئەو جادە بینەوە ڕاستی کەسی نزیکتان بۆتە قوربانی لەسەر هەرەی گوندەکەی خۆمان تەمان 11 کەسمان بۆتە قوربانی لەو جادەیە 11 کەس لە چ گوندێکن کانیوتمان لە گوندی کانیوتمان 11 کەسمان بۆتە قوربانی لەو جادەیە بێجگەرەوەی بریندار و جگەرە بریندار هەردوو کەسمان سەقەت بوون لەزارکە هێشتا خۆزیای ئەسایچان لێرە بووە لە سەقەتەکان لێرانەیە یەکێک لەوانەی کە بۆتە قوربانی ڕێگاکە لێرەیە بەڵێ لەگەڵمانە پێم خۆشە هاوڵاتێکی مامۆستاگەر فەرمو نێرە فەرمون بەڵێ فەرمو پێم خۆشە ئەوڵاتی زیاتر وەربگرم بە سوپاسەوە دووبارە بۆ کاکامەنان بەڕێوەبەری ناحەی خەلەکان بەم کەشە ساردەوە بەم کاتە میواندارەکەی قبولکردنی تا ئێستا ماوەتەوە بەڕاستی پێزانینمان هەیە لەوەی کە هاوکارمان بووە مامۆستا جەنابەت ئەمە بە ئەرکێکی دینی شەزای لەوەی کە بە گژی زوڵما بچیتەوە بەرگری لە خەڵک بێت پێش ئەرکە ئینسانیەکەی ئەرکێکی ئاینیە ئەرکێکی ئینسان دۆستیە ئەرکێکی سەرشانی هەر هەمووانە من لێرەوە داوا لە هاوڵاتیانی خۆشەویستمان دەکەم لەسەر ئەو خۆپیشاندانە ئاشتیانە بەردەوام بن بۆ سندنی ئەو حەق و مافەڕەوایی کە هەیتمان کە خۆی لە دوو داواکاری دەبینێتەوە لەو دوو بەڵێ داواکاریەکەمان هەیە بەڵام ئەوەی کە ئێستا خەڵکی بۆ کۆبووتەوە تەنها دوو داواکاریەکێکیان چاکردنی ئەو جادە کە بۆ تەواوی هاوڵاتیان هەرێمی کوردستانە بۆ تەنها بۆ خەڵکی ئەو منتیقەیە نیە و چاکردنی پێدانی زۆرکردنی پێدانی کاتژمێرەکانی کارەبایە بەڕاستی لە ئێستادا کارەبای هەرێمی کوردستان سەر تاسەر کارەبایەکی زۆر خراپە چەند شوێنەگەنە بێ وەکو دوکان وەکو پێنجوێن ئەویش بە زەبری زۆری خۆپیشاندان توانیتر ئەو مافە بسەنەوە ئەگەنا بەڕاستی لە ئێستادا لەو جستانە کارەبای هەرێمی کوردستانی هەموو هاوڵاتیان لە 4 بۆ 5 کاتژمێر زیاتر نییە بۆیە ضرورە ئێمەی هاوڵاتی نەک هەر ئێمە سەر تاسەری هاوڵاتیان بێن لەسەر ئەو حەق مافەی خۆیاندا وچکەمە دەزانین حکومەتی هەرێم 1500 میگاوات کارەبای ئەو هاوڵاتیان دەفرۆشێ بە عراق بە شارەکان دیکەی عراق بۆ نادی بە هاوڵاتی خۆت وەرە کارەبان بۆ کە 24 کاتژمێر پارەی مولدەم نێمەسەنە پارەی مۆلیدا دوو بەقەت پارەی کارەبا گشتەکە دێتەوە بۆ مۆلی دەندەناخن بۆ مۆلیەکە هەڵ ناگرن ئێستا سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان دەڵێ پرۆژەی ڕووناچیم ڕاگەاندیە بۆ نایە چێ دەستی گرتی بە ماوە 1 ساڵی ئەو پرۆژ تەواوکەین خۆ لە هەر وڵاتی یابان بێ وڵاتی سیم بێ ئەمریکا بێ ئەوروپا بێ لە ماوەی 20 ناڵم خوانەخزی 24 ساعت بەڵام لە ماوەی 2 مانگان هەرێمێکی ئەوها بچکۆڵانە زۆر بە ئاسانی توانی کارەباکەی بکات کارەبای 24 ژمێری بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە لەبەرەوەی وڵاتێکی بەربەرەڵایە وڵاتێکی بێسەعبە وڵاتێکی بێخاوێنە دەسەڵاتدارەکانی خۆیان بە خاوەنی نازان بەڕاستی ئەگەر خۆیان بە خاوەنی دەن ئومێدیان پێ هەبی ئینتیمان لە بە وڵاتە بێ هاوڵاتیانی خۆیان خۆش بێ بەو شێوەیە هاوڵاتی وال ناکەن بۆیە من داوا دەکەم برایانی بەڕێز و خۆشەویستم هاوڵاتیانی خەلەکان و گوندەکانی دەوروبەری هاوڵاتیانی بناری بەری کۆسرەت و سنووری بیتوێن پشدەر و قەڵاتزار هاوڵاتیانی دەشتی کۆیە هاوڵاتیانی منتیقەی خۆشناوەتی با هەمومان بە یەکەوە یەکگربین لەسەر ئەو داوە ڕەوا حەقەی کە هەمومان تێیدا بەشداری مشتەرەکن بین گردبوونەوە بکەین و بۆی کە حەقانی خۆمەوە بگرین کامەران بەسێکی کارەباکەمان بۆکەی کارەبانی نیشتیمانەکە شەرۆک و پێویست نییە لێرە باسی ئەوەی کە ئەو باسی کرد ئەم هاوڵاتی ئەڵێت 4-5 ساعت ئێوە کەمترە لەوە قسەکەم لەوەیە لە چواری ئێوارەوە لە دوای سعات 4 عەسرەوە کارەبایەتەوە پێش سعات 1 ئەبڕێ یعنی لە دوای دوانزەوە پێش سعات 1 ئەبڕێ ینی کارەبای نیشتیمانی لە شەڕۆژەکە 8 ساعت کار 8 ساعت ئەمە بە بەراورد بە ناوچەکانی دووربەر زۆر کەمە وەگوتم لە قەزای دوکان 24 ساعت کارەبا هەیە خەڵک ئەم جیاوازیە ئەبینێ لە ناحیە پیرەمەگرون 12 ساعت هەیە خەڵک ئەم جیاوازیانە ئەبینێ بەڕاستی لە بازیان 18 ساعت هەیە لە چەمچەماڵ 18 هەیە لە پێنجوێن دایمە یعنی دایری خۆتان لەگەڵ کارەبا قسەتان کردوێت چیان وتووە بەڵێ بە دڵنیاییەوە بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆڵی کارەبا ئەڵێ ئێمە ژەو خشتەیە بۆمان ئامادە ئەکرێ ئێمە بەس تەنفیزیەکەی
من قسەم لەگەڵ پارێزگاری سلێمانی کردووە ئەوت کارەبا خۆی دام و دەستگای هەیە خۆ کەس پرسی ئێمە نەکردووە کە سلێمانی 6 ساعت کارەبای ئەبێ ئەوان خۆیان دام و دەستگای خۆیان بزانن چۆن کارەبای لەبەر دەستیان دابەشی دەکەن لەگەڵ وەزارەت تا قسەمان کردووە وەزارەت دەڵێ ئێمە بەس حسەی پارێزگاکان ئەنێرین و علاقەمان نییە لەوێ چۆن دابەش ئەکرێت یعنی بەڕاستی تۆزێک ئەنی مزیەتی تایە نازانی ڕووی چۆ ڕاستە فەرمی کا کامەران ئەوەی کە تێبینیم کردوێت هاوڵاتیان هەندێک جار ئەوەی بە نەعەدالەتی و نایەکسانیەکە نیگەرانن بە خودی بابەتەکە نیان ئەوان باسەوە دەکەن لە قەزایەکی دیکە کارەبایەکەی کە بابیان بێ حەقی خۆیانە بەڵام بۆچی ئێمە لەولاوە بووینە قوربانی چەند سەعاتێکمانە بێ ئەم جیاوازی نیوە هەر نیوەی ئەویان کەنیانە ڕاستە فەرمی کاک شاخەوان ئێوە ئەوەندەی کە لەسەر شەقام بوون و ئەو ماوەی 5 ڕۆژە هەڵم نەکرد بێ ڕێگەتان گرتووە ئەو ئۆتۆمبیلە بار هەڵگرانە لە چه ڕێگایەکی دیکەوە هاتووەکەن چونکە خۆمان زای ڕێگای کەرکووک لە 2 16 ئۆکتۆبرەوە ڕێگە نادەن ڕێگای کۆیە خەڵکی کۆیە ڕێگەی نادا پێشتر نازانم ئێستا ڕێگا چارە بوو ئەوان چییە چه ڕێگای زیاتر بەکارێت وڵای ئێستا ڕێگای زیاتر بناری کۆسرت بەکاردێ لەگەڵ ڕێگای دەشتی کۆیە ڕێگای بەری مەرگە بۆ منتیقی قەڵازێ لێو دەڕۆنەوە دوکان و لێو ئەودی دەبن ڕێگاکەش بۆ ئەوان مەسافەیە دوورترە بێتەوە تەنانەت ئەگەر بڕیاری بۆ هەموو خەڵک ینی بۆ هەم بۆ حکوومەت هەم بۆ خەڵک تۆ ێستا حساب کە ڕۆژانە هەم تەنکەر شتە ها لێرەوە ئەمڕۆ هیچ شتێک نایە خۆ ئێمە کە داوای چاکردنی ڕێگاکە دەکەین بۆ خۆیانە خۆ تەنکەرانی دەڕای من نییە ئیتۆ نییە چیە حکوومەتە ینی کەسێکی دیاری کراوە بۆ هەر بۆ خۆیانە ڕێگاکە بۆ ئێمە نییە مامۆستاگەر فەرمونە ئێرە پێمان خۆشە قسەیەکمان بۆ بکەین ئینشاڵڵا خۆشحاڵە بین وەکو هاوڵاتیەک پێم خۆشە باس لەوە بکەن کە تا چەند بڕیارتان داوە وەکو جەناب باسی خۆتکەی کە بەردەوام بیت ئەم سەرما و ئەم درێژە کێشان و ئەم بێباکی حکومەت ساردنەکان بڵێ ئەمە هەموو کاتێک ئەمە هەر بەردەوام دەبێت هەتا داواکارەکانمان جێبەجێنەکە ئەمە هەر لە سەخت دەبین هیوادارین بە زووتری کات داوای جوابی داواکارەکان مەمدەنەوە ئەگە زیاتر باسی بێکارەبایەکەم بۆ بکەی ڕۆژانە هەشکا ژمێرە کەمترکەن کارەباکەمان لە سعات 4ەوە دێتەوە هەتا یەک ڕۆژی وا 12:30 ئەگەر با و بارانیش بێ ئەوە هەر نییە نایبینیەوە تەواو ناوەڵە جەناب و شۆفێریان نەوەڵام خەڵکی یەنەمە شۆفێری دەکەی یان نایکی نانم بۆ خۆم سارێ احتیاطی خۆم کەواتە ڕۆژانە هەڵچۆقی بەڕێ بەڵێ ئەمەش بەدڵنیاوە زۆربەی ماڵەکان قوربانیانەیە بەوەی ئەم ڕێگای بەڵێ ئەمە هەر زۆربەی قوربانی هەر ئەو دۆڵێ تقریبا 80 قوربانی بەز ئەو دۆری خەلەکان و گوندەکانێتی کاکە چەندی کەس ئەمە خەڵکی و گوندە هەر 9 12 کەسمان بۆتە قوربانی کامێرامانی هاوکارم یارمەتی دەربێ کاڕێبوار ئەو بەشەی لای ئەو خەڵکەمان کە لە بەرامبەرمان وەستاون و هەمویان لە چاوەڕوانی ئەوەدان حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان وەڵامێکی پێویستیان بداتەوە بۆ ئەوەی کە داواکاریەکانیان جێبەجێ کرێ من پێم خۆشە بچمە لای بەشێکیان و زانیاریەکان لە خۆیانەوە وەربگرن کە تا چەند ئەم دواکەوتنە یاخود ئەم بێوەڵامی حکومەت ئەوانی نیگەران کردووە و تا چەند دڵنیایەدەن لە بەردەوامیان ڕەشید سەلام عەلەیکوم ئەشکا ڕەشیدیان بڕیارتان داوە بەردەوام بن لە ئەم گربوون و ناڕزایەتیانە باسی ئەو معاناتان دام کە لەسەر شەقامە هەتانە کەم بڕیارتان داوە وڵا قوربانجان ئەمە ئیشەڵا بە پشتیوانی خۆی بەردەوام دەبین و هورەشمان بەقەوەتە و ئیشەڵا کۆڵ نادەین تاکو بڕیارەکەمان جێبەجێ نەکرێ ئەوە دڵنیا بە وەکو لە دیمەنەکانی شا دیارە هەردوو سایدەکەتە ناو سایدێکە ئیشی شتیان نەکرێ ئەویشتان بە هەمان شێوە داخستووە مش نیشانەوەیە کە نیشانەوەی کە سووری لەسەر ئەوەی کۆڵ نەدەرین لەو حقی خۆمان کە داوای دەکەین تا نێستێنین کۆڵ نادەین ئیشەڵا هەڵم نەکرد و نوێژەکانیش و ناخواردنیشان لێرێ بەڵێ بە جەماعەت نوێژی جومعەش لێرە دەکرێت و نوێژەکانی کەس دەکرێت و ئیشەڵا بە پشتیوانی خوا نوێژە بارانشمان هەر کردووە و ئامادەین ئیشەڵا بە پشتیوانی خوا کۆڵ نەدەین تاکو مافڕۆڵاکانمان جێبەجێ دەکرێت وەکو وەڵێ خوای گەورە بە خۆیەتی خۆی بەدەم خەڵکەوەی بەڵام حکومەت ئەم حکومەتە بەدەم خەڵکەوە خۆی ئەو حکومەتە دژی فەقیرە کاکە ئەو حکومەتە دژی فەقیرە بەڕاستیەکەی یعنی قەد دژی بڵێن هەر لەگەڵ دەوڵەمەندی دژی فەقیرە أنا ولا حر يعني قد لقى فقيرين وقد لو تي أو حكومة تصل أو حكومة حتى أو حكومة لقى فقيرين أبوه حتى ساندويته خواردويته تو ساندويته بكرة كي دەستان خۆشە بە مەسەیان پێم خۆشە جەناب بشت پەیامێکی خۆت بگەێنی
لە بەشداریکردن لەم خۆپیشاندانە. وەڵامە کۆمەڵێک چارەگوانی خەڵکی شاری کوێن هاتین بۆ پشیر پشتوانی ئەو دەفەرەی بەداخەوە دەبوار بە هەماشن لە ڕێگاکانی ئەم ئەو ڕێگانەی کە ڕێگای مەرجیان پێدەڵێن لە ڕێگای کوێ هەولێر دەرێ لە ڕێگای دەشتی کوێ دەرێ لە ڕێگای کەلار دەربەندەکان دەرێ لە هەموو شوێنەکان ئەوها گرتبنەوە بکرێتن بۆی ئەو دەسەڵاتە تێبگاتن کە خوێنی خەڵکی بە خوێنی خەڵکی تۆتە سەر کورسەکەی ئەوها بە خوێنی خەڵکیش دەبێت ڕێگاکان چاکاتن ینی ئیلان دەیەوێتن ئەو دەسەڵاتە وا فێر بووە وەک دەڵێ بە نەقیزە ئیش دەکاتن ئیلان دەبێ منداڵی خەڵکی بە کوشتن بداتن خەڵک ڕۆڵە و جەرگەکانی خۆی باتەوە بە جەنازەیی ئەوز ئاڵایەکی کوردستانی تێ بە ئارێنی و بۆی بڵێ ئەوە شەهیدی کوردستانە و بەڵام لە کۆتاییشدا بە خائین و ئەوە ناوی دەباتن یاخود بە چاواشەکاری بە شێوانی هەرێمی کوردستان دەباتن بۆیە پێویستە ئەو خەڵکە بە هیچ شێوەیەک لە هەموو کوردستان لەو شوێنانێ بە تایبەتی لە زۆنی سەوەس کە هەموو یەکسایدە تەنانەت شوێنێک نییە کە دووسایت بیتن ئەوە حاڵی میلەتەکەیتی دەبی بۆ بارانێ لە بن خێوەتی دامنیشتن لە دار و ئەوەی خۆی بسووتێنێت و خۆی گەرم کاتەوە بەداخۆ بۆ ئەو دەسەڵاتە کە بە خوێنی هەزارەها شەهیدی هاوڵاتی فەقیر و هەژار و بەژمەینەت هاتۆتە سەر ئەو دەسەڵاتەوە ئەو کورسی ئەوەش پاداشەکەیتی بۆ ئەمیلەتی دەداتەوە بەداخۆ تا چەند گرنگە ئەم تەباییە ئەم بەدەمەوە هالی چالاکوانە شارەکانی تر بۆ پاڵپشتی لە داواکاری شارێکی دیکە بۆ ئەوەی کە بوێتە هۆی ئەوەی کە ئێمە شارچێتی نەکەین لەبەر شارەکەی من نەیە من پشتگیری نەکەم من بەدەمیەوە نەیەم لە کۆتایی ئەم ڕێگایەکە بۆ هەمووشمان بەڵێ ئەوە خۆی نیشانەیە کە ئێمە هاتوینێرە پشتگیری ئەو دەفەرە دەکەین ئەوە نیشانی ئەوەیە کە نە شارشتی هەیە نە گوندشتنی هەیە بە شێوەیەک ئێمە هەموو کۆمەڵک مسلمانی پێشەمو شتێک ئەو زان مرۆڤین داوای حەق و مافی خۆمان دەکەین سەرەتاترین ماف و هۆقە کە وڵاتەکەیت و پێشکەوێتن خەڵک بە ڕێگایەکی نالەباردان نەڕوات و ژیانی لەدەست دەداتن ئەوە هاوارەکەمەیە بۆ ئەو دەسەڵاتە وەکو دەبینن بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە شاری سلێمانیشەوە بە هەمان شێوە هاتوونەتە ناو خۆپیشاندەران بە مەبەستی پشتیوانیکردن فەرموو ئەمە نووسراوێکیان پێ پێمان خۆشە فەرمانبەران ناڕازی پشتگیری ئێوەکەین بە هەموو شێوەیەک مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە سلێمانیەوە هاتوین بۆ پشتگیری هاوڵاتیان بەهۆی ئەوەی کە چەندین ساڵە زوڵمیان لێ ئەکرێ و ئێمە ئەمانەوێ ئەم زوڵموستەی کە لەم هینەکە ئەکرێ ئێمە بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەەکەین هیوادارین داواکاریەکانتان جێبەجێ بکرێ ئەوش مامۆستا کاگومێدە مامۆستا پەیامێکی خۆتان بە کورتی و پشتگیریە ئێمە لە سلێمانیەوە هاتوونێتە خزمەتی ئێوەی بەڕێز بۆ پشتیوانیتان بۆ پشتگیریتان بۆ ئەوەی بە زووترین کات ئەم داواکاری ئەوەی بەڕێز کە داواکاری هەمومانە داواکاری خەڵکی هەموو کوردستانە داواکاری خەڵکی سلێمانی و دەڤەری ڕانیە و شارەکانی ترا ئێمە داواکارین کە بە زووترین کات ئەم دەسەڵاتە بێباکە بێتە سەرخات و بە تایبەتی دەسەڵاتدارانی دەڤەری سلێمانی ڕاستگۆ بن خاوەنی بەڵێنەکانی خۆیان بن بێن ئەو شەقامە چاکەن ئەو جادەسەرەکیی نێوان ئەم دوو شارە کە بەڕاستی ئەمە شارڕێگەیە ئەم شارڕێگەیە چاکەن ئەگەر نا ئێمە هەتا دواسات لە خزمەتی ئەم خەڵکەت بە ڕێزابین و پشتیوانی ئەم هاوڵاتیە بە ڕێزانەکەین چونکم مافی سەرەتایی ڕەوای خۆیانە و ئەم دەسەڵاتە ئیتر بەسە دزی بەسە بێباکی بەسە بێخەمی بەسە درۆکردن بەسە بێبەڵێنی ئەم دەسەڵاتە ئەگەر ئێستانەیەتە سەرخەت دڵنیابێ ئەمەی کە ئێستا هاوڵاتیەکان ئەمڕۆ ئاو هاتوونەتە سەر شەقام بۆ ئەوەی کە داواکاریەکانیان بە شێوەیەکی بڵین یاسایی جێبەجێ بکرێ سبەینێ خوا نەکردە ئەوەی کە تا ئێستا دوای سەدان هەزار قوربانی و خوێن بەدی هاتووە ئەگەر گۆڕانکاری هاتووە گۆڕانکاری بەڕێوەیە ئەم خەڵکە وەکو چۆن لە ڕاپەڕینە هەمووی سنگی خۆی دایە بەرفی شەک و باسی ڕاماڵی سبەینێ گلەیی نەکەن ئەمانە خەڵک بەرگری لەمانە ناکە ئێستاش خەڵک ئامادەیە بەرگری لە هەرێمی کوردستان بکات چکم هەرێمی کوردستان بەڕاستی بە خەبات و خوێن و قوربانیە و خەڵکە هاتوۆتە دی بۆیە جارێکی تر داواکەین ئەو دەسەڵاتە لە ملهوڕی خۆی بکەوێت لە بەجۆیی خۆی بکەوێت بێ ئەم شەقامە سەرەکیانە و شارڕێگای نێوان شارەکان جووتسایت بکە و ئەم خەڵکەش ڕزگارکە لەم نەهامەتیە و چووکم بەڕاستی ئەم شارڕێگایانە هۆکاری چەندین قوربانی نەخوازراون ساڵانە چەندین کەس ئەبێتە بە قوربانی بەهۆی خراپی ڕێگاکانەوە بۆیە ئێمە وەکو مامۆسایان و فەرمانبەران لە سلێمانیەوە هاتوون بۆ پشتیوانی ئەم خۆشەویست
و بەڕێزانە هەتا لە توانامانە بێ پشتیوانیانەکەین دەستان خۆش بێخۆ مامۆستاگیان وەکو دەبینن مامۆستایان ئەنجومەنی مامۆستای ناڕازی بۆ پشتگیریکردن وەکو پەیامەکان بۆ بەرنامەکەشمان خستە ڕوو پشتگیریان لە خۆپیشاندەران کرد باسییان لەوە کرد کە حکومت بێباکەوە ئەوان تەواو بەردەوام دەبن لە پشتیوانیکردنی تەواوی چین و تۆشەکان و لەلایەن نوێنەری خۆپیشاندەرانیشەوە لە خەلەکان بە هەمان شێوە بەخێرهێنان کران و من دەمەوێت بەشێک لە گەنجانی مامۆستا پێمان بڵێن تەشاریکردنەکەتان پەیامەکەتان داواکاریەکەتان ئەلێکمان بۆ بخەیتە ڕوو فەرموو. جا بۆ سایدکردنی ئەو ڕێگایەوە یان نۆژەنکردنەوەیەتی بەڵام 13 ساڵە چا نەکراوە و کارەباشمان زۆر کەمە تەنانەت گیزاریش پێگەرم نابێت. زۆر سپاس وەکو بینیتان ئەمە وتە و داواکاری بوو کە بەشێک لە هاوڵاتیانی ناحەی خەلەکان و دەوروبەری داواکاریان هەبوو کە لایانی پەیوەندیدار بەدەنگیانەوە بێ وەکو بینیشتان نوێنەری مامۆستایان و فەرمانبەران هاتن بەدەم ئەو خواستەی کە دانیشتوانی خەلەکان هەیەیان بوو مامۆستا وەکو نوێنەری خۆپیشاندەران تا چەند دڵخۆشن بەم پشتیوانەی چین و توێژەکان لە داواکاریەکەتان کە ئەویش داواکاریەکەتان بەرزە نرخێنن و پشتیوانی وڵای ئەمە زۆر سوپاسیان دەکەین بەڕاستی ئەرشان شێشاوە کە هاتوون پشتیوانی ئەمە دەکەن دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی چونکە ئەوانی ژۆک و ئێمە مافراون بەڕاستی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی چەند ساڵە موچە و معاشەکانیان دەدزرێ بە بیانووی پاشەکەوت و بە بیانووی قەیرانی دارایی چونکە بەڕاستی لە ئەسڵ قەیرانی دارایی هەربوونی نییە تەنها سیناریۆیەکی دروستکراوی دەسەڵاتە دەنا بودجە و پارە بە تەواوی هەیە بۆ هەموو خەڵک بە عەدالەتی ئەگەر دابەش بکرێت بەڵام ئەوان بەداخەوە لەبەر ئەوەی دەیزن قەیرانیان دروست کردووە تەنها قەیرانی بێویژدانی نابەرپرسان هەیە دەنا قەیرانی دارایی بەڕاستی بوون و نییە ئەوەی دەبینم بوونی چین و توێژەکانە گەنج منداڵ بە تەمەن هەمووی لە خۆپیشاندانەکان بەشدارن ئەمەش نیشانەی ئەوەیە گرفتەکە هی هەموو چین و توێژەکان بە دڵنیایی گرفتەکە گرفتی هەرەمانە گەورە بچووک و مناڵ و پیر و هەرچی هەیە گرفتی هەیە لە نەبوونی کارەبا و ڕێگابان و ئەوانە بەڕاستی ئەمە بەداخەوە زۆربەی گەنجەکانمان سەری خۆیان هەڵگرتووە بەرەو هاندەران لە ناعەدالەتی و زڵم و زۆرداری ئەو دەسەڵاتی ئێستا هەر ئەمڕۆ ئێمە گەنجێکمان ئازیزێکی خۆشەویستمان تەمەنی 17 ساڵە لە ئەوروپاوە تەرمەکەی گەڕاوەتەوە کوردستان کە لە نەعەدالەتی ئەو دەسەڵاتە ڕای کردووە و لە دەرەوە کۆچی دوایی کردو تەرمەکەی گەیشتۆتەوە خەڵکی گوندیکانی وتمانە خی گەورە لێ خۆش بێ ئینشەڵا پیاوتم جەنابەت چەشخانەت هەیە ڕاستە زۆر باشە کارەکەت بە وەنێم بابەتەوە بەڵام بۆ پەڕی سووربوونەوە بەشداری لە خۆپیشاندانەکە سەر ڕایەوەی کە لەوچی ئیشەکەت بە شێوی کاتی نەمابێ بەڵام بەهۆی جدیبوونت لە بابەتەکە جەناب بەشداری بکرد بڵێ وڵاهی من تقریبا قەرچ خەلەکانم 25 ساڵە هەمووشەی کانتمانە دەکەم باوەڕکە حسابکە بانیان لە سێک داوا دەزووی دێوم دەچم چونکە تەنکەر وا دەکەنە ناتوانانی هەر بڕۆی سبێنە کەدی ئەم نیو سعات پێش مەلابانگدانە دێم بۆی کە تەنگەرەکان زوونێن زوو بگەم قسە ئیشەکەی بەڵام بەداخەوە هەر ئەوان شەوێ حشوی زودتر زۆرت دێن یەک دقه ئەو تەنکەرە ڕناوەسە شوێ بەس بە ڕۆژ کەمتر دێن بۆ نەدەم دەرنەکەون چییە جا دەوبانەکەش بۆ خۆ دەزانین شوێنە باوەڕکە وەکو کۆترەباریکەمان لاتەوە دەبێ لە بن تەنگەرەکان لەولاوە بینەوە دەرێ یعنی بەس خی گەورە ئێمە دەپارێزێ و سپاس بۆ خی گەورە کە دەمان پارێز لەو ڕێگاوبانە 25 ساڵ هاتشوێم ڕێگایەکەی 25 ساڵ هەمشە ڕێگا دەکەم بخوا ینی ئەو سۆ ڕۆژە ڕێگا جیراوە و کارەکەشمان لە قیسۆ چەندی مەدعەمداخراوە چەندی خەڵک بە ئیش و کار بۆ بخۆشان ئاگادار هەموو شتە جێن خەڵکە بەسەوە بەداخەوە بۆ حکوومەتەی زۆر سپاس ئەمە بینیتان قسە و وتەی دانیشتوانی ناحەی خەلەکان بوو بە ئامادەبوونی زۆر بەڕێز بەڕێوەری ناحیە و نوێنەری خۆپیشاندەران و تەواوی هاوڵاتیان ئێمە بۆ ئەوەی بەرنامەکەمان لە ناو خەڵکا بێت و گواستنەوەی ئەو معاناتە بێ پێمان خۆش بوو لە ناو خۆپیشاندەران بێت لە ناو ستۆدیۆیەکی داخلاودانە بێ بەڵکو لە ناو سروشدا بێت و ئەو دۆخە سروشتیەی کە ڕۆژانە لەم ڕێگایەدا لەم کاتی خۆپیشاندان تا دەڕات بۆ ئێوەی بگوازینەوە کە تەنانەت بەشێک لە شۆفێران بە نیگەرانیەوە لە بابەتەکەیان دەڕوانی کە ڕێگاکە داخراوە بەڵام بەشێکیشیان بە تەفاهمەوە دەگەڕانەوە و نوێنەری خۆپیشاندەرانیش باسی ئەو معاناتیان کرد کە هەیەنەوە تەنانەت خۆشیان ئاماژەیان بۆ کرد کە ئەوان زۆران پێ ناخۆشە ڕێگاکەیان داخستۆ بەڵام بەهۆی ناچاری بەهۆی بێباکی حکومەتەوە ڕویان لەم هەنگاوەناوە بەڕێوەبەری ناحێش بەسواسەوە کە ئامادە بوو باسی لەوە کرد کە ئەوان هەوڵەکانی خۆیان خستۆتە گەر بەڵام بڕیارەکە پێویستی بە دەسەڵاتێکی زیاتر لە سەری خۆیانەوە بۆ ئەوەی کە پارێک سەر بکرێت و کۆتایی بەم گرفتە بێ تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیکی دیکە بەو خودایەتان دەسپێرم کە سپاس دەزایان ناکە خواتان دەگەڕم